ڕادیۆی دەنگی گەلی کوردستان وەک یەکەمین دامەزراوەی ڕادیۆیی لە هەرێمی کوردستان مۆمی 40 ساڵەی تەمەنی خۆی داگیرساند. ساڵیادی دامەزراندنی ڕادیۆکە هەموو ئەو کەسانەی کۆ کردەوە کە لە سەردەمی شاخ و شاریشدا لە ڕێگەی ڕادیۆکەوە خزمەتیان بە ڕاگەیاندنی کوردی و خەڵکی کوردستان و شۆڕشی کورد کردووە. ئێرە دەنگی گەلی کوردستانە، دەنگی گەلی کوردستان دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕادیۆی دەنگی گەلی کوردستان لە سەردەمی شاخدا دەنگی پێشمەرگە و پشتیوانی شۆڕش بووە، هاوکات لە سەردەمی شاریشدا لە کاروانی ڕاگەیاندنی کوردیدا چرای ئازادی بووە و هەمیشە دەنگی زوڵاڵ بووە بۆ گەیاندنی داخوازی خەڵکی کوردستان. ڕەنگە هەر ئەم هۆکارانەش وای کردبێت ڕادیۆکە وەک تەنها دامەزراوەی ڕاگەیاندنی نیشتیمانی سەردەمی خۆی بناسێنرێت. خاتوهێرۆ دەنگی گەلی کوردستان لە ڕۆژگارێکی زۆر دژوارتە بەگارکەوت. سەرەتا بەڕاستی ئەبێ بڵێم سەری ڕێز و ناوازش بۆ هەموو ئەوانەی کە لەم ڕادیۆیەدا جانیان بەخت کرد و هەمووانی لەم پێناوەدا هیلاک بوون و ماندوو بوون و شەو نەخۆنیان کرد و هەموو ئەوانەی بنیادگوزاری سەرەکی ئەم ڕادیۆ بوون بە تایبەتی خودی جەنابی مام جەلال خوا لە خۆش بوو جەنابی مام جەلال کە ڕۆڵی گەورەی هەبوو لە بنیادگوزاری و کۆمەڵێکی زۆر لە هەواڵانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کادرهای جۆراوجۆر ئەم ڕادیۆیان خستە سەر پێ لە کاتێکا کە دژمنی گەلی کورد ڕژێمی بە ئەسپیوا بوو جارێکی تر شۆڕش هەڵناگیرسێتەوە نارەکانی شێتی پیان وا بوو هیچ کەس ناتوانێت شۆڕش بکاتەوە بەڵام لەو کاتەیە بزوتنەوەیەکی شۆڕش گێڕانەی حەخوازانە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروست بوو بۆ ئەوەی کە شۆڕشەکە تەواو بێت تەکمیلە بێ پێویستی بە میدیا بوو. ڕادیۆ گەلی کوردستان بە پاڵپشتی بە شۆڕشی نوێگەلەکەمان ڕۆڵی گەورەی هەبوو لە ناساندنی شۆڕش لە بڵاوکردنەوەی بیر و باوەڕ و فکر و ئایدۆلۆژیای یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی گەورەی هەبوو لە وشارکردنەوەی خەڵک و ڕۆڵی گەورەی هەبوو لە ناومێدکردنی بەعس و نایارەکانی یەکێتی کە پێیان شۆڕش دروست نابێت. ڕادیۆی گەلی کوردستان ڕۆڵی گەورەی هەبوو لە سەرکەوتنی شۆڕش لە بنیادنانی شۆڕش لە ڕوخانی بەعز لە داینەمۆی ڕاپەڕین بوو و ڕۆڵی گەورەی هەبوو لە ئێستاشە لە فراوانکردنی فەزای دیموکراسی لە بەدیهێنانی مەجال و فەزا بۆ هەموو هێزە سیاسیەکان. ڕادیۆکەی ئێمە بۆ هەر چوار پارچەی کوردستان ڕۆژانە بەرنامەی هەیە، هەواڵی هەیە، راپۆرتی هەیە، هەست ڕادیۆکی نیشتیمانی نەتەوەییە. لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانیشدا دەنگی گەلی کوردستان ڕۆڵێکی ئێجگار گرنگی بینیوە و لە هەناوی ڕادیۆکەوە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 زیاتر کڵپەیسەند و دواتر بووە زەماوەندی سەرکەوتن. وەکو چۆن پێشتر کارمەندەکانی پێشتووی ڕادیۆکە درێژە پێدەر ڕێبازێک بوون کە مام جەلال بۆی داناون کام ڕێبازە ڕێبازی کوردایەتی و خەباتی کورد بێ ئێمەش هەر بۆ شێوەیە بەرداوە بین درێژە پێدەر و ڕێبازا بین. ڕادیۆ گەلی کوردستان وەکو خۆشمان ئەزانین لە کاتی خۆشی و هەر ڕاپەڕینەکانە ڕۆلی سەرەکیە بوو لە خەباتی کورد و لە شۆڕشی کورد هەمووی ڕۆلی سەرەکی خۆی هەبووە. هەڵبەتە گەلی کوردستان بۆ خۆی مێژوەکەی شانازیە، مێژوەکەی هەموو وەڵامی هەموو پرسیارانێتەوە کە میدیای ئێستا ینی ڕادیۆ تا چەند لە ئێستای میدیایە جێگەی بێتەوە یاخود ئەتوانێت ڕۆلی خۆی بگەێ مێژووی گەلی کوردستان ئەوە سەرمێنێکە گەلی کوردستان هەمیشە دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ دەنگی پێشمەرگە بووەوە دەنگی هەموو چینەکانی کۆمەلگەی کوردستان بۆ چینی ئازادی خوازان هەر ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان هەوڵی بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ مافی ژن بۆ هەر پرسێک لە پرسەکان نابێت لە گەلی کوردستان توانێتی دەنگی خۆی بگەێنێ. پامی پیرۆز بایم سەرەتا بۆ دەسەی دامەزرێنەرانی ڕادیۆی دەنگی گەلی کوردستانێک کار لە ساڵی 1970 یەکێتی نیشتیمانی کوردستان بیری لە بیرۆکەیە کردەوە کەویش دەرکردنی ڕۆژنامەیەک و هەروە دامەزراندنی ئیزگەیەک بوو کە ئێزگەی دەنگی گەلی کوردستانی ئێسای لێ بەرهەمات. من پیرۆزبایی لە سەرجەم کادران دەکەم کە توانیویانە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە خزمەت بەم ڕادیۆ بکەن و هەروەها هەواڵەکان بە شێوەیەکی ڕاستگۆیانە بە بیسەرانی خۆشەویستیان بگێن و پەیامان بۆ بیسەرانمان ئەوەیە کە لە داهاتوودا ڕادیۆی دەنگی گەلی کوردستان لە هەکبەیدایە کە بەرنامەکانی فراوانتر و هەمە جۆر بکە. ڕادیۆی دەنگی گەلی کوردستان پاش 40 ساڵ لە تەمەنی بەڵام هێشتا یەکێکە لەو دەنگانەی کە لە نێو ڕاگەیاندنی کوردیدا ناوێکی دیارە و وەک هەمیشە ستافی ڕادیۆکەش دەیانەوێت دەنگی گەلی کوردستان ئەستێرەیەکی دیار بێت لە نێو ڕاگەیاندنی کوردیدا و بە پێشەنگی بمێنێتەوە. ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ئەو دەمەی دامەزرا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە خزمەتکردن و شۆڕش و ڕاپەڕینی گەلی کورد. بۆیە دوای 40 ساڵ لە تەمەنی ئەم ڕادیۆ جارێکی تر ستاف و کارمەندانی ئەم ڕادیۆ ئەو پەیامە دەگەێننەوە کە بەردەوام دەبن لەسەر ڕێبازەکەی ڕابردویان و دەیانەوێت خزمەتی گەلی کورد بکەن بەگشتی. هێمن کەمال، کورسات نیوز.